اللهم صل على سيدنا محمد النبي الأمي وعلى آله وصحبه وسلم. بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی فەزل و پاداشتی سەڵاوەتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئامادەکردن و نووسینی هێمن فاروق. پێداچوونەوەی دکتۆر کەمال سادق یاسین، مامۆستا لە کۆلێژە زانستە ئیسلامیەکان. خوێندنەوەی ئیدریس مەلا موحسین. کارە دەنجەکان هاوکار محەممەد حەسەن. اللهم صل على سيدنا محمد النبي الأمي وعلى آله وصحبه خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبيه الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين، وبعد. لسر داوای بەڕێز مامۆستا هێمن فاروق دەستم کرد بە خوێندنەوەی ناملکەی فەزل و پاداشتی سەڵاوەتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، و بە وردی سەرنجی ئەم حکمە شەرعیانەماندا کە ڕوون کراوەتەوە دەربارەی خێر و پاداشتی سەڵاوەتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ناملکەکە هەرچەندە کورتە بەڵام زۆر جوان و پوختە. تێیدا باسی یەکێک لە مافەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کراوە، ئەویش سەڵاوەتدانە کە بە ئاەتێکی قورئان فەرز کراوە. جگە لە دەیان فەرموودە باسی مانای سەڵاوەتدان و پاداشتی و چۆنیەتی سەڵاوەتدان و ئەو کاتانەی کە سەڵاوەتدانی تێدا تایبەتە زۆر بە جوانی و بە بەڵگەوە ڕوون کراوەتەوە. نووسەر بۆ ئەم نووسینە پشتی بەست و بە فرمودەی سەحیح و لەگەڵ لێکدانەوەی ماناکەی لەلایەن گەورە زانایانی شەریعەتەوە. بۆیە دەستخۆشی لە برای نووسەر دەکەم و خوا پاداشتی خێری تەواوی بۆ بنووسێت لەسەر ئەم ماندوو بوون و تێکۆشان و دڵسۆزی بەرامبەر بە پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم کە ئەنجامی داوە. هەرتەمەند درێژ و چاڵاکتر و بەجۆشتر بێت بۆ خزمەتکردنی ئاینی پیرۆزی ئیسلام بە زمانی کوردی شیرینمان. دکتۆر کەمال سادق یاسین، مامۆستا لە کۆلێژی زانستە ئیسلامیەکان لە هەولێر. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. پێشەچی بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلوات والسلام على محمد وعلى آله وصحبه وسلم. أما بعد، وەکو ڕەحمەتێک و خۆشەویستێک خوای گەورە بە بەندەکانی پاداشتی گەورەی داناوە لە بەرامبەر ئەنجامدانی چەند عیبادەتێکی ئاسان کە هیچ هێز و ماندووبوونێکی ناوێت تەنها لێو جوڵاندن نەبێ. لەم عیبادەتانەش زیکرکردنە کە خوای گەورە فەرمانمان پێدەکات بە زۆر ئەنجامدانی کە دەفەرمێ واذكروا الله كثيرا لعلكم تفلحون، واتە زیکری خوا زۆر بکەن بەڵکو سەرفراز ببن و لە سزای خوا ڕزگار ببن. مرۆڤ چۆن لاشەکەی پێویستی بە خۆراکەیە تاسیز نەبێ و نەبووکێتەوە، بە هەمان شێوەش ڕۆحەکەی پێویستی بە خۆراکەیە تا بەردەوام زیندوو بێ و ئاگای لە فەرمانەکانی خوا و مردن و گۆڕ و مەیدانی مەحشەر و بەهشت و دۆزەق بێ. لەم خۆراکانەش زیکرکردنە، لە نێو ئەم زیکرانش سەڵاوەتدانە لەسەر پێغەمبەری دووسۆز و خۆشەویست صلی الله عليه وسلم. بەرەکەتی سەڵاواتیش هێندە زۆرە کە دەبێتە مای کۆکردنەوەی خێری زۆر و گوناه ڕەشبوونەوە و پلە بەرزبوونەوە و هەروەها خوای گەورەش سەڵاوات لەسەر کەسەکە دەداتەوە. زیاد لەمانەش نیشانەیەکی دیاری خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم. نووسەر خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. مانای سەڵاوات. اللهم صل على سيدنا محمد النبي الأمي وعلى. لە زمانی عەرەبیدا وشەی سەڵاوات کۆیە، تاکەکەی سەڵاتە. بە زۆر ماناش هاتووە وەکو دوعا، ڕەحمەت ناردن، داوای لێخۆش بوون،
ستایشکردن. بەڵام مانا بڵاوەکەی نوێژە کە لەم باسەدا مەبەستمان نییە. سەڵاوات لێدان فەرمانی خوای گەورەیە. خوای گەورە وەک شەڕەف و ڕێزێنانێک لە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم لە ژیانی دنیا و دوای مردنی و تا ڕۆژی دوایی ئەم ئاەتەی دابەزان کە دەفەرموێ: إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. واتە بەڕاستی خوای گەورە و فریشتەکانی سەڵاوات لەسەر پێغەمبەر دەدەن، دەسا ئەی ئەوانەی باوەڕدارن ئێوەش سەڵاوات لێدەن و سەلامی لێکن بە سەلامکردن بە دڵ و بە زمان. مانای سەڵاوات لێدانی خوای گەورە و فریشتەکان و باوەڕداران بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. سەڵاواتی خوای گەورە بۆ پێغەمبەرەکەی بریتیە لە ناردنی ڕەحمەت و ستایشکردن و باسکردنیەتی بە چاکە لە لای فریشتەکانی. سەڵاواتی فریشتە و مرۆڤەکانش بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم مانایی پاڕانەوە دەگەێنێ لە خوای گەورە کە پلەی پێغەمبەرەکەی لە لای خۆی بەرزتر بکات. مانای سەلامکردن. سەلامکردن لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەم جۆرە دەوترێ: السلام عليك يا رسول الله، واتە سەلامت لێبێت ئەی پێغەمبەری خوددا. بەڵام ماناکەی ئەی پێغەمبەری خوا، ئاشتی و ئارامی و ستایشی خوا لەسەر بێت، لەناو گۆڕەکەت پارێزراو بیت، لە ڕۆژی دواییدا تووشی هیچ غەم و دڵتەنجی و ناخۆشێک نەبیت، شریعەتەکەت لە هەموو فێڵ و پیلانێک سەلامت بێت، ئاڵا کەشت هەردەم شەکاوە و شکۆدار بێت. لە یادمان نەچێت خوای گەورە لە ئاەتەکەی ڕابردوودا بە فەرمانمان پێدەکات سەڵاوات لێدەین و سلام لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەین، و دواتر تەئکید لە سەلامکردنەکەی کردوتەوە دووبارە فەرمیوێتی تەسلیما. وعلى آله وصحبه وسلم. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. چۆن سەڵاوات لە دیداری پێغەمبەر بدەین صلی الله عليه وسلم. اللهم صل على سيدنا محمد النبي الأمي وعلى آله. چەند فەرمودەیەک هەیە باز لە چۆنێتی سەڵاوات لێدان دەکا، بەڵام لێرە تەنها ئاماژە بە دوو فەرمودە دەکەم، چونکە هەموو فەرمودەکان و شەو ماناکانیان لە یەکتریەوە نزیکن. فەرمودە یەکەم: عن أبي حميد الساعدي رضي الله عنه أنهم قالوا: يا رسول الله كيف نصلي عليك؟ فقال رسول الله صلى الله عليه وسلم: قولوا اللهم صل على محمد وأزواجه وذريته كما صليت على آل إبراهيم، وبارك على محمد وأزواجه وذريته كما باركت على آل إبراهيم إنك حميد مجيد. أم فرمودي صحيحة إمام بخاري ومسلم رواية كردوا. فرمودي دوام: عن عبد الله بن عيسى قال: لقيني كعب بن عجرة فقال: سألنا رسول الله صلى الله عليه وسلم فقلنا: يا رسول الله كيف الصلاة عليكم أهل البيت؟ فإن الله قد علمنا كيف نسلم عليكم. قال: قولوا اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. باش ئەوەی خوای گەورە فەرمانی بە سەڵاوات لێدان کرد، یاوەرەکان هاتنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم، وتیان: ئەی پێغەمبەری خوا، وازانیمان چۆن سەلامت لێ بکەین، ئەی چۆن سەڵاوات لەسەر لێ بدەین. ئەویش فەرمووی بڵێن: ئەی خوایە، درود و ڕەحمەت بڕێژە بەسەر محەممەد صلی الله عليه وسلم و خانەوادەکەی و کەس و کاری محەممەد صلی الله عليه وسلم، وچەونەوە و هاوسەرەکانی کە دایکی مسلمانانن، هەروەک درودت ڕژاندۆتە سەر ئیبراهیم و کەس و کاری ئیبراهیم. بەڕاستی تۆ سوپاس کرا و خاوەن شکۆ و بەرزیت. خوایە بەرەکەت بڕژێنە سەر محەممەد و کەس و کاری محەممەد، وچەونەوە و هاوسەرەکانی کە دایکی مسلمانانن، هەروەک بەرەکەتت ڕژاندۆتە سەر ئیبراهیم و کەس و کاری ئیبراهیم عەلەیهی السەڵات وەسەلام. بەڕاستی تۆ سوپاس کرا و خاوەن شکۆ و بەرزیت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.
گەورەی سەڵاوات لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. اللهم صل على سيدنا محمد النبي الأمي وعلى آله. یەکەم سەڵاوات و سەلامەکان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەگەن. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ خوای گەورە چەند فریشتەیەکی گەڕۆکی هەیە لە زەویدا سەلامی ئومەتەکەم پێدەگەێنن کە لێم دەکەن و هەروەها دەفەرموێ صلی الله عليه وسلم گۆڕەکەم مەکەنە شوێنی کۆبوونەوە وەک کۆبوونەوەی ڕۆژانی جەژن لە هەر کوێ بوون سەڵاواتم لەسەر لێ بدەن چونکە سەڵاواتەکانتان پێم دەگات. لە ڕوانگەی ئەم فەرموودەوە زانایان فەرموویانە سونەت وایە تەنها بەو مەبەستە بڕۆینە شاری مەدینە کە سەردانی مزگەوتی خۆشەویست بکەین پاشان دەکرێت بۆ سەلامکردن لە خۆشەویست بچیت زیارەتی گۆڕی پیرۆزی بکەیت. ئەی مسلمانانی خۆشەویست لە هەر شوێنێک بوویت سەڵاوات لەسەر پێغەمبەر بدە صلی الله عليه وسلم جا لە وشکانی بووی یان لە ئاسمان یان لە دەریا چونکە بە دڵنیاییەوە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەگات هەروەک پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ زۆر سەڵاواتم لەسەر بدەن چونکە خوای گەورە لای گۆڕەکەم فریشتەیەکی بۆم ڕاستپاردووە هەر کاتێک کەسێک لە ئومەتەکەم سەڵاواتم لەسەر بدات ئەم فریشتەیە پێم دەڵێ ئەی محەممەد فلانی کوڕی فلان لەم کاتەدا سەڵاواتی لەسەر تۆدا ئایا پێت خۆش نییە ناوت لای خۆشەویستەکەت بێت وەڵامی سەڵاواتەکەت بداتەوە کەواتە درێغی مەکە لە سەڵاوات و سەلامکردن چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەڵامی سەلامەکەت دەداتەوە. وەکو دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ سەلامم لێ بکە ئەوە خوای گەورە ڕۆحم بۆ دەجێڕێتەوە تا وەڵامی سەلامەکی بدەمەوە. دووەم هەر کەسێک یەک سەڵاوات لێ بدات خوای گەورە 10 سەڵاواتی لەسەر دەدات. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ هەر کەسێک یەک سەڵاواتم لەسەر بدات خوای گەورە 10 سەڵاواتی لەسەر دەدات. وەک ڕێزێنانێک و گەورەکردنێک بۆ ئەو کەسەی یەک سەڵاوات دەدات خوای گەورە 10,000 باس و ستایشی ئەو کەسە دەکات لە لای فریشتەکانی. ئەگەر حەز دەکەی خوای گەورە بە گەورەی خۆی سبحانه وتعالى لە ئاسمانەوە ناوت بهێنێ و مەدحت بکات ئەوە ئاسانە دەست بکە بە لێدانی سەڵاوات لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. تەرخانکردنی سەڵاوات لێدان لە ناو دوعاکان دەبێتە هۆی نهێشتنی غەم و ناخۆشی و دابینکردنی خواستەکانی دنیا و قیامەت. لە فەرمودەیەک کە ئوبەی کوڕی کەعب خوالی ڕازی بێت جێراوێتەوە گوتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من دەمەوێت زۆر سەڵاوات لە دیدارت بدەم ئایا لە دوعاەکانم چەندێ دابنێم بۆ سەڵاوات فەرمووی بە ئارەزوی خۆت بکە. من وتم چوارێکی دوعاەکانم تایبەت دەکەم بۆ سەڵاوات فەرمووی بە ئارەزوی خۆت ئەگەر زیاتر بێت خێری زۆرترە بۆت. گوتم دەنیوەی دوعاکانم تەرخان دەکەم بۆ سەڵاوات فەرمووی بەویستی خۆت بەڵام چەندی زیاتر بکەی خێری زۆرترە بۆت. گوتم دوو سێیەکی فەرمووی بە ئارەزوی خۆتە ئەگەر چەندی زیاتر بکەی خێری زۆرتر بۆت. گوتم کەواتە هەموو دوعاەکانم تەرخان دەکەم بۆ سەڵاواتدان لەسەر تۆ فەرمووی کەوا بێ هەموو مرازێکی دنیا و قیامەتت دێتە دی و خەم و خەفەتت نامێنێت و خوداش لە گوناهەکانت خۆش دەبێت. چوارەم نزیکترین کەس لە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کەسانن کە لە دنیادا زۆر سەڵاواتیان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم داوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ لە پێشترین کەس لە منەوە لە ڕۆژی قیامەتدا کە لێم نزیک بێ و شایەنی شەفاعەتم بێ ئەوانن کە زۆر سەڵاواتم لەسەر لێ دەدەن. پێنجەم دەبێتە هۆی کۆکردنەوەی دەچاکە و ڕەشبوونەوەی دەگوناه و بەرزبوونەوەی دەپلە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ هەر کەسێک لە ئومەتەکەم لە دڵیەوە بە دڵسۆزی یەک سەڵاواتم لەسەر بدات ئەوە خودای گەورە بەهۆیەوە 10 سەڵاواتی لەسەر دەدات 10 پلەش بەرزی دەکاتەوە 10 چاکەی بۆ دەنووسێت 10 گوناهیشی لێ ڕەش دەکاتەوە. ئەبوو تەڵحەی ئەنساری خودای لێ ڕازی بێت گوتی ڕۆژێک پێغەمبەر صلی الله عليه وسلم دلی خۆش بوو مژدە لە ڕوخساریەوە دەبینرا. گوتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمڕۆ دڵت خۆشە و مژدەش لە ڕوخساتەوە دەبینرێ. گوتی بەڵێ وایە. نێدراوێک لە لای پەروەردگارمەوە هات بۆ لام گوتی هەرێکێ لە ئومەتەکەت سەڵاواتت لەسەر بدات ئەوە خودای گەورە بەهۆیەوە 10 چاکەی بۆ دەنووسێت 10 گوناهی بۆ ڕۆژ دەکاتەوە و 10 پایش بەرزی دەکاتەوە و بە هەمان شێوەش وەڵامی دەداتەوە. دڵخۆشەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بەرخۆی نەبووە بەڵکو بۆ ئێمە بووە کە لە بەرامبەر کاتێکی کەم و عیبادەتێکی ئاسان خودای گەورە پاداشتێکی زۆری بۆ ئومەتەکەی داناوە. دەبا ئێمەش ئەم پێغەمبەرە دڵسۆزە لەبیر نەکەین هەوڵ بدەین برە و بە سونەتەکانی بدەین.
خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. زۆر سەڵاوات لێدان لە شەو ڕۆژی جومعەدا. اللهم صل على سيدنا محمد النبي الأمي وعلى آله. ڕۆژی جومعە تایبەتمەندی و ڕێزی خۆی هەیە لە نێو ڕۆژەکانی تردا، بە سەرداری ڕۆژەکاندا دەندرێ، کەواتە جێی خۆیەتی لەم ڕۆژەدا زۆر باسی سەرداری مرۆڤایەتی بکرێ بەوەی زۆر سەڵاواتی لەسەر لێ بدرێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ بەڕاستی لە گەورەترین و پرێوسترین ڕۆژەکانتان ڕۆژی جومعەیە، جا زۆر لەو ڕۆژەدا سەڵاواتم لەسەر لێ بدەن، چونکە سەڵاواتەکانتان پێم نیشان دەدرێ. وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، چۆن سەڵاواتەکان من بە تۆ نیشان دەدرێ لە کاتێکدا تۆ لە گۆڕدا بوویتە خۆڵ؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی خوای گەورە حەڕامی کردووە لەسەر زەوی لاشەی پێغەمبەران بخوات. لە فەرمودەیەکی تردا دەفەرموێت صلی الله عليه وسلم لە ڕۆژ و شەوی جومعەدا زۆر سەڵاواتم لەسەر بدەن، جا هەر کەسێک یەک سەڵاواتم لەسەر بدات خوای گەورە 10 جار سەڵاواتی لەسەر دەدات. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. سەڵاواتدان لە کاتی هاتنی ناوی پێغەمبەر صلی الله عليه وسلم. اللهم صل على سيدنا محمد النبي الأمي وعلى یەک لە نیشانەکانی دەربڕینی خۆشەویستی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم سەڵاواتدانە لە کاتی بیستنی ناوی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە دەنگێکی نزم. بەڵام ئەو کەسانی گوێ بیستی ناوی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبن لەسەر دڵیان گرانە یا گوێ بە گەورەی ئەو پێغەمبەرە نادەن صلی الله عليه وسلم کە لێویان بە سەڵاوات لێدان بجوڵێنن، ئەوها پێغەمبەری خۆشەویست و دڵسۆز صلی الله عليه وسلم بەم جۆرە وەسفیان دەکات. یەکەم، زەلیل بوون. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ واتە ئەو کەسە لوتی لە خۆڵ بچەقێت زەلیل بێ کە ناوی منی لەلا دەهێنرێ و سەڵاواتم لەسەر نادات. جا چ بەدبەختێکە کە ئەو کەسەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای لێ بکات. دووەم، ڕەزیلی و چروکی. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ ئەبوو زەڕ ڕەخوای لێ ڕازی بێت گوتی ڕۆژێک هاتمە دەرەوە و چوومە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئایا پێتان بڵێم ڕەزیلترین کەس کێیە؟ وتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. فەرمووی ڕەزیل ئەو کەسێک کە ناوی من لە لای دەبرێ کەچی سەڵاواتم لەسەر نادات. چۆن بە چروکترین کەسە ژمار ناکرێ لە کاتێکدا ئامادەیە هەزارەها وشە بۆ دنیا بڵێ، بەڵام ڕەزیلی بە چەند وشەیەکی کەم دەکات بەرامبەر بە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم. شایانی باسە ئەم ڕەزیلێ ئەو کەسانەش دەگرێتەوە کە لە پاڵ نووسینی ناوی پێغەمبەر صلی الله عليه وسلم ساد یان دوود یان دال خا دەنووسن، بەڵکو جێی خۆیەتی لە جاتی ساد یان دال خا ڕەزیلی بەو شەنەکەی و بنووسێ صلی الله عليه وآله وسلم. سێیەم، لادان لە ڕێگای بەهەشت. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ ئەو کەسەی ناوی منی لاهێنرا کەچی بەبەن قەست سەڵاواتم لەسەر نادات ئەوە ڕێگای بەهەشتی هەڵا کردووە، بەمانای وازی لە ڕێگای بەهەشت هێناوە و لێی لاداوە. لە فەرمودێکی تردا دەفەرمێت هەر کەسێک ناوی منی لەلا بهێنرێت کەچی لەبیر بکات سەڵاواتم لەسەر بدات ئەوە ڕێگای بەهەشتی هەڵا کردووە. ئەو کەسانی وازن لە سەڵاوات لێدان هێناوە وەک ئەوە وایە وازن لە ڕێگای بەهەشت هێناوە و لایەن داوە لێی. چوارەم، دووری لە ڕەحمەتی خوا. ڕۆژێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەسەر مینبەرەکەی کەوت، بەسەر هەر پایەکی دەکەوت جبریل عليه السلام دوعایەکی دەکرد، پێغەمبەری صلی الله عليه وسلم دەیفەرموو ئامین. یاوەرەکان دەربارەی ئەو سێ ئامینکردنە پرسیاریان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کرد. پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرمووی جبریل عليه السلام هاتە لام لە هەر پایەیەک کە سەر دەکەوتم دوعایەکی دەکرد. لە هی سێیان فەرمووی هەر کەسێک ناوی تۆی لەلا هێنرا سەڵاواتی لەسەرت نەدا ئەوە خوای گەورە دووری بخاتەوە لە ڕەحمەتی خۆی. پێغەمبەریش صلی الله عليه وسلم ئامینی لەسەر کرد بەمانای خوا قبوڵی بکات. مسلمانی ڕاستەقینە پێغەمبەری صلی الله عليه وسلم لە خۆی و دایک و باوک و خێزان و منداڵەکانی و لە هەموو خەڵکی تر زیاتر خۆش دەوێ، هەر لەگەڵ بیستنی ناوی صلی الله عليه وسلم زمانی بە سەڵاوات لێدان دەجوڵێنێ. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.
ئەو کاتانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم سەڵاواتی تێدا تایبەت کردووە. اللهم صل على سيدنا محمد النبي الأمي وعلى آله وصحبه. خۆی سەڵاوات لێدان لە هەر کاتێکی شەو و ڕۆژدا ئەنجام بدرێ خێرە، بەڵام دیاریکردن و تایبەتکردنی لە هەر کات و شوێنێکدا ئەمە تەنها مافی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە بۆمان دیاری بکات، نەوەک بە حەز و ئارەزوی خۆمان دیاری بکەین. هەر بۆیە زانای بەناوبانگ ئیبن قەیم جەوزی ڕەحمەتی خودای لێبێت لە کتابی جەلاء الأفهام دەفەرموێ لە 41 شوێن باسی سەڵاواتدانی کردووە، بەڵام ئێمە تەنها هەندێکیان لێ باز دەکەین. یەکەم، لە دوای وتنی شەهادە لە تەحیاتی ناو نوێژدا کە لەم شوێنەدا فەرز و واجبە، بەڵام لە شوێنەکانی دیکە سنەتە. فوزاڵەی کوڕی عوبەید خوای لێ ڕازی بێت گوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم گوێی لە پیاوێک بوو لە ناو نوێژدا دەپاڕایەوە بێ ئەوەی سوپاس و ستایشی خوای گەورە بکات و سەڵاواتی لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بدات. نوێژەکەی تەواو کرد، جا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەمە پەلەی کرد، پاشان بانجی کرد بە ئەو کەسانی تریشی فەرموو ئەگەر یەکێکتان نوێژی کرد با بە سوپاس و ستایشی خوای گەورە دەست پێ بکات، تەحیات بخوێنێت، لە پاشان سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا بدات، پاشان ئەوەندەی وستی لێتی داوای شت بکات و بپاڕێتەوە. دووەم، بەیانیان و ئێواران پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ هەر کەسێک کاتێ بەیانی بەسەردادێت دەجار و کاتێ ئێوارێ بەسەردادێت دەجار سەڵاواتم لەسەر بدات، ئەوە لە ڕۆژی قیامەتدا بەر شەفاعەتی من دەکەوێ. سێیەم، لە کاتی دانیشتن لە هەر کۆڕ و مەجلیسێک پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ هەر کۆمەڵە و کەسێک لە دانیشتگایەکدا دانیشتن و زیکری خوای گەورەیان تێدا نەکرد و سەڵاواتیشان لەسەر پێغەمبەرەکەیان نەدا صلی الله عليه وسلم، ئللا ئەم دانیشتنە لە قیامەتدا دەبێتە مای کەم و کوڕی و خەم و حەسرەت بۆیان. جا ئەگەر خوای گەورە ویستی سزایان دەدات و ئەگەر ویستیشی بە ڕەحمەتی خۆی لێیان خۆش دەبێت. بۆیە وا باشە لە هەر دانیشتنێک لەبەر خۆتەوە بڵێیت الحمد لله والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه وسلم. وتنەوەش یەکجار بەسە بۆ ئەوەی دانیشتنەکەت بەرەکەتدار بێ و دوور بێ لە گوناه و کەم و کوڕی و پەشمان بوونەوە. چوارەم، لە پاش تاوابوونی بانگدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ کە گوێتان لە بانگ دەربوو ئێوەش وەکو ئەو وشەکان دووبارە بکەنەوە، پاشان سەڵاواتم لەسەر بدەن، وا سنەتە سەڵاواتەکە بە دەنگێکی نزم و لەبەر خۆتەوە بیڵیتەوە. پێنجەم، لە کاتی چوونە ژوورەوە و هاتنە دەرەوە لە مزگەوتەوە بسم الله والصلاة والسلام على رسول الله. شەشەم، لە سەرەتا و کۆتایی دوعاکردن پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ هەموو دوعایەک ڕاگیراوە تا سەڵاواتم لەسەر دەدرێ، سەڵاواتەکەش لە سەرەتا و کۆتایی دوعاکە دەوترێت وەکو لە فەرمودەی تر هاتووە. هەفتەم، سەڵاوات لێدان لە ناو نوێژی مردوو لە پاش تەکبیرەی دووەم. ئومامە خوالی ڕازی بێ دەڵێ پیاوێک لە یاوەرانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی وتم سنە دوایە لە نوێژی جەنازەدا ئیمام الله ئەکبەر بکات، پاشان دوای الله ئەکبەر سوورەتی فاتحە ببێ دەنجی و لەبەر خۆیەوە بخوێنێت، پاشان دوای الله ئەکبەری دووەم سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بدات. هەشتم، سەڵاوات لێدان لە کۆتایی دوعای قونوتدا. عەبدوڵڵا دەڵێ معاز خوای ڕازی بێ لە دوعای قونوتدا سەڵاواتی لەسەر پێغەمبەر دەدا صلی الله عليه وسلم. نوێیەم، لە سەفا و مەڕوا لە نافعەوە هاتووە دەڵێ عەبدوڵڵای کوڕی عومەر خوددا لێیان ڕازی بێ لەسەر چێوی سەفا 3 جار الله ئەکبەری دەکرد، دەیفەرموو لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. اینجا سەڵاواتی لەسەر پێغەمبەر دەدا، دواتر دوعای دەکرد و درێژەی بەڕاوەستان و دوعاکردنەکەی دەدا، پاشان بە هەمان شێوە لەسەر چێوی مەڕوەش وای دەکرد. دەیەم، سەڵاواتدانی وتاربێژ خەتیب. سەڵاواتدانی وتاربێژ لە وتارەکەی زانایان سەڵاواتدانیان لە کاتی وتاردا پەسند کردووە بەوەی هەندێکیان ڕەحمەت خۆیان لێبێت بە ڕوکنی خوتبەیان داناوە و بێ سەڵاواتیش خوتبەکەیان بە نادروست داناوە، هەندێکی دیکەش ڕەحمەتی خۆیان لێبێ سەڵاواتدانیان لەم شوێنەدا بە سونەت داناوە. ڕۆنتور و سەحیحترین بەڵگەش بۆ ئەم خاڵە ئەم فەرمودەیە کە لە ئیمامی عەلیەوە خودای لێ ڕازی بێت ڕیوایەت کراوە. ئیمامی عەلی خودای لێ ڕازی بێت بەسەر دوانگە کەوت و سوپاس و ستایشی خودای گەورەی کرد و سەڵاواتی لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم داوە و فەرموویەتی چاکترین ئەم ئومەتە لە پاش پێغەمبەرەکەیان ئەبوو بەکرە و دومیشان عومەر خوددا لێیان ڕازی بێت. فەرمووی خودای گەورە بەویستی خۆی ئەوەی بیەوێ خێری پێدەبەخشێ. ابن قیم رحمة خوای لێبێت دەفەرمێ سەڵاواتدان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خوتبەدا لە لای هاوڵان خودایان لێ ڕازی بێت کارێکی ڕوون و زانرا بووە. پەراوێز
ئەمە بەڵگەیەکی ڕوونە کە ئیمامی عەلی خودای لێ ڕازی بێت ئەم دوو خەلیفەی خۆشویستووە و جیاوازی پێ نەکردوونە. بەڵگەی کوشندەشە لەسەر ئەو کەسانی ژەهراوین و دژی ئیسلامن بەوەی بە هەوەسی خۆیان قسە بە دەمی ئیمامی عەلیەوە دەکەن. بێگومان خۆشەویستی نێوان هاوڵان جێگیرە، بە تایبەتیش لە نێوان خەلیفە ڕاشیدینەکان. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. سوود و بەروبوومەکانی سەڵاوەتدان. اللهم صل على سيدنا محمد النبي الأمي وعلى آله وصحبه. یەکەم جێبەجێکردنی فەرمانی خوای گەورە. دووەم بەدەستهێنانی سەڵاوەتدانی خوای گەورە. سێیەم دەستکەوتنی خەیر و پاداشتێکی بێژمار. چوارەم بەرکەوتنی شەفاعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێنجەم نزیک بوونەوە لە مەجلیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم. شەشەم خودای گەورە لە لای فریشتەکان باسی دەکات. هەفتەم ناوهێنانی لە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم. هەشتەم وەڵامدانەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. نۆیەم نووسینی دەچاکە لە بەرامبەر یەک سەڵاوات. دەیەم ڕەشبوونەوەی دەگونە لە بەرامبەر یەک سەڵاوات. یازدە بەرزبوونەوەی دەپلە لە بەرامبەر یەک سەڵاوات. دوازدە نەمانی غەم و پەژارە. سێزدە دڵخۆشبوون و هەستکردن بە ئارامی و ئاسوودەیی. چواردە بەرەکەتداربوونی نووسین و وتار و مەجلیس. پازدە ون نەکردنی ڕێگای بەهەشت. شازدە بەدەستهێنانی ڕەحمەتی خوا. هەفدە دووربوون لە سیفەتی ڕەزیلی. هەژدە جێبەجێبوونی ئاوات و مرازەکان. لە کۆتاییدا باو کاتە زێڕینانەی کە تەمەنمان پێک دەهێنن پڕ بکەین بە سەڵاواتدان لەسەر پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم، چونکە لە ناو مرۆڤایەتیدا تەنها ئەو شایانی ئەوەیە کە کاتە بە نرخ و زێڕینەکانی تەمەنمانی بۆ دەرخان بکەین. وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد النبي الأمي وعلى آله وصحبه وسلم. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات. بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی، بەرنامەی کاری تۆمارکردنی کتێب لە کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە داهاتوودا. بە پشتیوانی پەروەردگار، کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە داهاتوودا دەست دەکات بە تۆمارکردنی کتێبەکانی لەم بوارانەدا. بواری فکری کە تێیدا ململانەی فکری و چەمکەکانی فکر و هەڵسەنگاندنی فکری و بنچینە و بنەماکانی فکر و بەرهەم و بەرووبوومەکانی فکری ڕاستەقینە دەوروژێنێت. بواری پزیشکی کە لە پزیشک و پزیشکایەتی لە ئیسلام و پرسیار و وەرامی پزیشکی و چارەسەری لاشە و خۆپاراستن و فریاگوزاری سەرەتایی و لە چەندان بابەتی تر پێک هاتوون. بواری مێژووی، ئەمەش کۆمەڵێک بابەتی گرنگی وەک مێژووی ئیسلامی و ئەوڕۆپی و مێژووی سەراتاکان و کۆنەکان و مێژووی گۆڕانکاریەکان و ڕووداوە گرنگەکان و ڕاستکردنەوەی کۆمەڵێک هەڵە و گومانی مێژووی و شارستانی وڵاتان و چەندان بەرهەمی تر. بواری ژیاننامە، ژیاننامەی کەڵا پیاوانی مێژوو، ئەوانەی کە ڕێڕەوی مێژویان گۆڕی و ئەوانە وەرچەرخانی گرنگ لە ژیانیان ڕووی داوە و ئەوانشی کە بوونەتە هۆی زیندووکردنەوە و نوێکردنەوەی ئوممە و چەندان پاڵەوانی تری کۆن و نوێ. بواری زانستی کە ئەویش پێک دێ لە کۆمەڵێک بوار و تێژینەوەی ڕاست و دروست و باوەڕ پێکراو لە سەرجەم بوارە زانستیەکان وەک کیمیایی و فیزیایی و زیندەوەرزانی و چەندان بابەتی تر. بواری شارستانی کە باس لە شارستانی کۆن و نوێ دەکات و
بەرهەم و بەرووبووم و داهێنانەکانی شارستانیەتی ئیسلامی و گرنگی و گواستنەوەیان دەکەین لە گشت بوارەکاندا. بواری دەرونی کە بەدواداچوون بۆ نەخۆشیە دەرونیەکان و پێناساندنی بەشەکانی دەروونزانی و هاوتا لەگەڵ قورئان و فەرموودە و بەیەکەوە گرێدانیان و دیاریکردنی چارەسەریشیان. بواری ڕۆمان و بەسەرهات و چیڕۆ کە ئەمەش هەڵیان دەبژێرین کە لە ڕاستترین و باشترین ڕوودا و سەرچاوەیان گرتبێ دوور لە هەموو خەیاڵ و ئەفسانە و بابەتە ناڕاستیەکان. بواری زانیاری سەردەم لێکۆڵینەوە لە بابەتە سەردەمیەکان و باسی پێشکەوتن و تەکنەلۆژیا و ئامێرەکان و گۆڕانکاریە زانستیەکان و کۆمەڵێک بابەتی دانسقەی تر. بواری پەروەردەیی کە ئەمەش سەرجەم ئادابە کۆمەڵاتیەکان و پەروەردەکردنی کۆمەڵگە و پەروەردەکردنی منداڵان و پەروەردەکردنی گەنجان و پەروەردەکردنی ئافرەتان و ئامۆژگاری و بیرخستنەوە و ڕێنیشاندان و دەستگیری و ڕاستکردنەوە لە هەڵە و هاندان لەسەر چاکە و جوان مامەڵەکردن لەگەڵ دایک و باوک و دراوسێ و دەوروبەر و هەموو خەڵکی و چەندان بابەتی تر. بواری ئیمانی و بیر و باوەڕی وەکو بابەتەکانی یەکخواپەرستی و ئیعجازی زانستی و وەرامی گومانەکان و باسێکی کورتی هەموو ئاینە ئاسمانیەکان و پێناسەی سەرجەم تاقمەکان و بابەتەکانی شادکردنی ڕۆح و لە خزمەت قورئان و فەرموودە و نیشاندانی ڕێڕاست و دۆزینەوەی کۆمەڵێک حیکمەت. بواری هەمەجۆر کە ئەمەش لە کۆمەڵێک بابەتی دیبەیت و گفتوگۆ و فەلسەفە و کۆمەڵناسی و جوگرافی و ئافرەتان و ئابووری و پلە و پایەیان و ڕاستی زانستی و ڕاستکردنەوەی کۆمەڵێک هەڵە و بابەتی جیهانی ئاژەڵ و ڕووەک و ناودەریا و زەریاکان و چەندان بابەت و بواری تر لە خۆ دەگرێ. بواری ئافرەتان ئەم بوارەش تایبەتە بە ئافرەتان کاروباریان و ئەرکەکانیان لە ئیسلامدا و ئەرک و مافەکانیان لە کۆمەڵگەدا جێپەنجیان لە مێژوودا و گرنگی و ڕۆڵیان لە هەڵگرتنی پەیامی ئیسلامدا و پاراستنی مافەکانیان و دیاریکردنی ئەرکەکانیان و لادانی گومانەکان لە سەریاندا و گەڕانەوەی ڕێز و شکۆ بۆیان. تێبینی ئەم بابەت و بوارانە سەرجەمیان لە سەرچاوە ڕاستیەکان و بەو پەڕی بەرپرسیارەتیەوە لە چوارچێوێکی ڕاستی و لە باگراوەندێکی ئیسلامیدا هەڵدەبژێرین ئینشاء الله. لەگەڵ کتێبخانەی دەنجی ڕۆشنایی بەردەوام دەبن لەگەڵ تازەگەری و نوێگەری و پێشکەوتن و شارەزابوون لە سەرجەم بوارەکانی خوێندنەوە و گەیشتن بەڕاستی و بەردەوامبوون لەسەر ڕێگەی ڕاست و دنیاش بە فراوانی خۆی دەبینی و پێش و پاشی خۆت دەزانی و تای تەرازووی چاکەکانیشت قورس دەکەی و تەرازوێکی ژیریت بۆ دروست دەبێ. کتێبخانەی دەنجی و ڕۆشنایی یەکەمین کتێبخانەی دەنجی ئیسلامی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی دەنجی ئیسلامی بە زمانی شیرینی کوردی.